بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری نوێنەری تۆ پێتان گەشتومەتەوە. ئەم جارش لەگەڵ ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی سلێمانی واتە شارەزور سێی سادق خورماڵ و هەورامانات پێنجوێن و هەڵەبجە. ئێستا لە ناوجەرگەی شارەزورم. یەکێ لەو بابەتە گرنگانەی کە لەگەڵ مامۆستا ئەحمەدا تاوتوێی دەکەم یەکلایی دەکەینەوە قسە و باسە لەسەر پارەی گەنمی جوتیاران کە ئەمە کرۆکی بەرنامەی ئەم ڕۆمان دەبێت لە هەمان کاتە هاوڵاتی دەدوێنین لە ناو بازاڕدا بزانین ئایا ڕەخنە و پێشنیاریان بۆ مامۆستا ئەحمەد چییە. لەم بەرنمەیە لەگەڵمان بن لە ناو شارەزورەوە. لە قەزای شارەزورین چی یەگەێنێتە لای تۆ قەزای شارەزورەوە؟ هەڵەبجە کیمیاباران بوو، هەورامان بەشێکی مێژوور لێ و پێنجوێن جوتیارەکان بوو دووبارە. شارەزور چی هەیە؟ شارەزور ئێمە ئاخر دانیشتنمان کە لەگەڵ سەفیری هۆڵندیا کرد بە بەحکمێەوەی وڵاتێکی کشتتوقاڵیە داوای ئەوەمان لێ کرد کە ئێمە کێشەیەکمان هەیە لە شارەزور کە دووەم بەپیترین دەشتە لە عالەما دوای دەشتی کالیفۆرنیا. ئێمە کێشەیەکمان هەیە ناتوانین بەرهەمەکانمان بە بازار بکەین. بۆیە ئەوان بەڵێنیاندا کە ملحەقی تیجاری یاخود ڕئیسی قسمی اقتصادی بنێرن سلێمانی و لێکۆڵنەوە لەسەر و بابەتە بکەین. کاتێک کە باسی شارەزورەکەین ینی سەبەتەی خۆراکی هەموو عراق. بۆیە شارەزور خۆی بۆ خۆی ئەتوانێت هەموو عراق بژێنێ. شارەزور ئەتوانێت جگەل لەوەی کە ئەتوانێت عراق بژێنێ بە هەموو بەرهەمەکانیوە ئەتوانێت ببێتە سەرچاوەی بەدەزێنانی دراوی قورس کە تا ئێستا عراق هەل لە مەسەلەی نەود یا هەرێمی کوردستان تەنها لە مەسەلەی نەود دراوی قورسی دەسەکەوێت. بۆیە من قەناعەتم وایە ئەگەر بمانەوێ ئەگەر حکوومەت و دەسەڵاتداران ئەویان بوویە کە دراوی قورس بێننە وڵاتۆ ئەوە بە تەئکید لە ڕێگەی شارەزور و هەناردەکردنی بەرهەمەکان ئەتوانن دراوی قورس بێننە ئەم وڵاتەوە. زۆر باش. ئێستا دەچینە بازار گوێ لە خەڵکێکی دواییش دەچینە سەر بڕگۆ بابەتەکانی ترسەمانەوەی کە یەکێک لەو سەروەریانەی کە توانم لەگەڵ مامۆستا ئەحمەدە لە بەرنامەکەی هەمەمنەوەی کە ئاسان دێ بەدەستەوە بابەتەکانەوەی لە هەر کۆشەیەکی ئەو ناوچەیە کە بمێ بەرنامە دەست پێ بکەم گرفتمان نابێت. بۆ ئێستا ڕاستەخۆ لە ناو بازاڕەکەەوە دەست بە بەرنامەکەمان کردووە دەچینە سەر ڕگۆ بابەتەکانی تر سەرەتا گوێ لە هاوڵاتیان دەگرین بزانین هاوڵاتیان دەیناسن متمانەی پێدەبەخشن ڕەخنە و پێشنیارەکانیان چییە بوو لەگەڵمان بەردەوام بن. سلام علیکم. چۆنی بەساقم؟ باشی بەساقم. وەزی بازارتان چۆنە؟ بەخوا ئەوەنی بە بۆنەی دۆلارەوە بۆ یا هەر خەڵک داهاتی نییە؟ بەخوا زیاتر دۆلارە. زیاتر دۆلار. ئەو هەر لەگەڵ داهاتنەکە شەهر ئەوەنی. مامۆستا لە مۆزوعی دۆلار تەمەن خۆشت لە بابەتە ئابوووریەکەی بۆیان پرسیاراکەم وەشتی تا هەردووکانێک بابەتی دۆلار زۆرە پرسی خۆت. ماوەیەک لێدوانی جەنابەت کاریگەری لەسەر بازار هەبوو. خۆگەر مامۆستا ئەحمەدیش قازانجێکی نەبووی بە لێدوانەکانی لەسەر بازار ڕەنگە بۆ بەشێکیش نەبێ قازانجی هەبوو بێ. لە مۆزوعی دۆلار ئێستا و گەنجەش دەڵێ دۆلارەکە زەرری زۆری لێداوین وانە؟ وای ئەم دۆلارە بۆچی زەرری لێداون؟ پێوەستە بە عراقەوە پێوەستە بە کوردستان؟ وڵای شتەکان هەر بە تەواوی گران بوون. تێگەیسا بوون منە ئێمە کامێرەمانە هاور بە بۆنە $100 بوو 120,000 بوو. ئیسا یەرین 140,000 145,000 ڕاستەکەی لەسەر خەڵکی زۆرترەکەوی. ئیسا خەڵکی زیاتر ئیشەکەی بە دۆلارە. ئیتر خەڵکی بۆ منە کەسێک بێ بڵێ زیاتر لەم بازارڕە ئیسا زیاتر خەڵک دینارە بەڵام لە کۆمپانیەکان کە بە دۆلار دێ لە خەڵکی ناو بازارڕە زۆر گرانەکەوی. خەڵک زیاتر ڕاستەکەی خەڵک وای هەر لەسەر پێشوو ئەخوا بۆ منە هەر لەسەر پێشوو ئەڵێ کاکە بۆچی ئەوە نەگران بۆ نازانێ بەڵام زۆر گران بۆ لەسەر ئەوەی کە دۆلار 20,000 کەم نییە ساوانە زۆر گران بۆ عاشیا. مامۆستا ئەحمەد ئێوە لە لیژنەی دارین پێوەستە بۆی کە ئابووریە وڵاتە کاتێک گۆڕەکاری بەسەردا بێ قسەتانە بێ. دۆلار گران بووە شتومە گران بووە موچە وەکو خۆیەتی واتە بەس باری سەرشانی خەڵک گران. ئێوە ڕۆڵتان چییە لەم هاوکێشەیەدا؟ سیستەمی تەشریعی کە باس دەکەین لەگەڵ سیستەمی تەنفیزی ئایا دۆلار کام لەو سیستەمانە گرانەکە تەمان ئەو برابەڕێزە ڕازەکە لە ساڵ 23 بەهای دیناری زیاد کردووە یعنی جاران ئەگەر کەسێک بیتوانایە لە مانگێکە $100 پاشەکەوت بکە
کەی کردە مثلا 20,000 یا 22,000 تاوانە ئێستا وایە 145,000 و 47,000 پاشەکەوت بکە بە پێچەوانەوە ئەگەر $100 سەرفکە جاران 120,000 تا 122,000 لە داهاتەکەی سەرفە کرد ئێستا بێ 147 تا 148,000 سەرفکە بۆیە ئەمە قیمەی شیرایی یا با بڵێن قووەی اقتصادی ئەمی لاواز کردومە دیوێکی دۆلارەکە دیوەکەی تری کۆمەڵەیە کاڵا و شمەک لە بۆرسای عالەمی گران بوون بۆن لە ساڵ 40 ئاسن گران بووە مەسن ئەلمنیۆم هەر لە بۆرسای عالەمیە گران بووە شەکر لە بۆرسای عالەمیە گران بووە برنج لە بۆرسای عالەمیە گران بووە ئەمە وای کردووە دوو جار لەسەر باریشانی هاوڵاتیان بابەتەکە گران بێت ئێمە لە لیژنەی مالی تەبەن لە هەمان کاتا کە دۆلارەکەی گران کردبوو بانکی مرکزی لەگەڵ حکوومەت تەمەەن وەزارتی مالی و بانکی مرکزی دۆلارەکەیان گران کردبوو پەرلەمان ناتوانێت تەدەخل ناکا و سەلاحیەتەوەی نییە تەدەخل بکە ناچار حکوومەت وتی ئەگەرە و دۆلارە گران نەکەم ناتوانم وچە بدەم چکە هەر بەو بڕە نزیکەی 7 تریلیۆن دینار با بڵێن قازانجی کردووە حکوومەت بۆ قەرەبووی موچەخۆرانی کامە لە کاتێکا شکستی حکوومەت ئەنوێنێ کە بۆ 7 تریلیۆن دینار قەرەبووی با بڵێن قەرەبووی خۆی بە هاوڵاتیان جێبەجێەکە ئەوە خاڵێکی دیکە ئێمە کۆمەڵێ بنەمامان دانابوو کە لە بری دۆلار گرانکردنەکە حکوومەت بتوانێت قەرەبووی هاوڵاتیان بکاتەوە بەوەی بەشێک لە بڵێ ئێمە کە لە لیژنەی مالی ئەومان دانابوو کە حکوومەت ئەو چینانەی کە زۆر کاریگەرە بن بەمە لە ڕێگەی دەخلی ئەساس و هاوکاریان بکات دەخلی ئەساس سیستەمی دوو چەند وڵاتێک دەخلی ئەساسی هەیە بڕێک لە پارەی بوجە تەوزیعەکەن لە ڕێگەی نەقدۆ بەسەر هاوڵاتیان باش ئەم دۆلارەکەی داڵەزێتەوە ئەوەی من لە بانکی مرکزیم پرسیوە لە مەدای مانزورە ینی ئەم ساڵیش لە بوجەی 2022 هەروەک خۆیەتی 145 عاتەن بانکی مرکزی ئەیفرۆشێت بە 145 بە بانقەکانیش لە 146 و 47 ئەیفرۆشن دروستمی کاندیدێکەوەی کە دۆلار ینی من پێم سەیرە هەندێک لە بەڕێزە بربژێرەکان باز لە هەندێک شتەکان کە سەلاحێتیەوان نییە ئێمە لە لیژنەی دارایی بوون سەلاحێتیەوەمان نەبووە ڕێگری بکەین لەو بابەتە چکەوە سوڵتەیەکی نەقدیە سوڵتەیەکی سەر بەخۆیە لا سوڵتانە عەلەیها بمجرد تدخلی پەرلەمان بۆ سوڵتەی نەقدی مەجموعەی مالی دەولی دێتە سەرخەت و بانکی مرکزیە خاتە ژێر علامەتی استیفامەوە کە اقتصادی وڵاتەکەی پێلەکەدارە بێ بۆیە ئەوە سەلاحەتی بانک و سەلاحەتی ئەندام پەرلەمان و پەرلەمان نییە ئەوە سەلاحەتی سوڵتەی نەقدیە لەگەڵ وەزارەتی دارایی چکە لە ئەساس و پارەکەی وەزارەتی دارایی باشە چۆن بە لێدوانێکی جەنابەت بازاڕی دۆلاری سلێمانی کاریگەری بە حکمی ئەوەی فعلەن من حتا ئەگەر دۆلارم بویستە لە بازار خۆم نەچوون بیکڕم چونکە ئەمزانی کە بچم و دۆلارم بوێ کاریگەری گرانبوونی لەسرە بۆیە ناچارە وایە خەڵکیەکەم بناردایە لە ئەنجامی ئەو لێدوانەی چکە لە نۆی یەکەوە یا بە بڵێن لە 28 دوانزە بڕیاری گۆڕانکاری لە دۆلارە درابوو من لە ساڵی 2016 باسێکم لەو بابەتە کردبوو لە مانگی نۆی ئەو ساڵێک کە گران کرا پۆستێکم کرد کە ئاگاداری ئەوە بن احتیمال لە گۆڕانکاری بێت چکە نەمەتوانێت بەڕاستە خۆ بیڵێم چکە معلوماتمە بوو کە ئەگۆڕێ ڕۆژی یەکشەممە بڕیارەکەدا ئەدرا من ڕۆژی 4 ڕۆژ پێشەوە پۆستێکم نووسی کاوە دۆلار لە ڕۆژی یەکشەمەوە ئەبێتە 147 ئەمە جگەلەوەی مەسەن من هەموو جارێ ئەوە ئەڵێم من خۆم بۆ خۆمەچم بۆ پێداویستیەکانی خۆم هەمیشە کە ئەچم بۆ لای مریش فرۆشەکە پێمەوت ڕۆژانە کە پارەکە دێت دەست ڕۆبی کە بە دۆلار چونکە دڵنیا بەوەی دۆلارە گۆڕێ مەسەن سەوزە فرۆشەکەمان بە هەمان شێوە ئەوانەی کە کڕین و فرۆشتنی دۆلاریانە کرد لە سلێمانی یاخود لە هەولێر زۆریان پەیوەندیانە کرد بەوەی دۆلار چی لێ دێ هەیان بوو دوای سوپاسیە کرد کە زانیاری بمەوەسەیە زانستەکەی هەردووشیانە کاگەین چونکە من لە 2016ەوە متابعی بەرز و نزمی سیاسی نەقدی ماکرد سیاسی نەقدی بە حکمیەوەی خۆم اختصاصم دارایی و بانکە بەڵام لە مەجای سیاسی نەقدیە هەم متابعی عالەمی نەقد مەکرد هەم متابعی عالەمی مالیش مەکرد بە تایبەتی لەگەڵ بانکی مرکزیە ڕۆژانە من متابعەوە مەکرد چەندێک ئەخرێتە بازار چەندێک حواڵە ئەکرایە و حواڵانە چەندێکی داخلیە بە نەقد دەدرێت چەندێکی حواڵەی خارجیە توانی بەرژەوەندی خۆتی تیابەتی بێنیتەوە من بۆ تاریخ ئەڵێم برادێک هات بۆ لام وتی من سەرمایەکی زەبەلاحم هەیە و بازاری حواڵەم هەیە
حەزەکەم بین بە شەریک وتم آخر من هیچ سەرمایەک منێ وتی پێویستم بە سەرمایی تۆ نیە بەس قسەمان بۆ بکە لەو کاتانە وتم ناتوانم بچمە بیزنس چکە من وا مەشهورم کە سەخیم لە معلومات دانا و لە داتا و بەیاناتە ئەو برایە لەوانەیە لقاءەکەم ببینێ وتی مەمنونم بەس وتم هەر زانیاریەکەت بوێ ئەدەمێ بۆیە وتی سەرمایەکی زەبەلاحمە و نیسبەیەک تەدەینێ وتم هیچ جۆرە بیزنسێک ناکەم تا لە پەرلەمانە بوو. مامۆستای بەڕێز و خۆشەویست کاتی خۆی لە مەکتەبی ساڵی 92 مامۆستای بەڕێز و خۆشەویستم مامۆستای هەم بیرکاریم بوو هەم مامۆستای عەرەبیم بوو. من لە خزمەتی ئەو تەلەبە خۆشەویستانە بووم تەوان ساڵی 92 تازێمە چوبینەوە هەڵەبجە سیرەکەین وەزئی هەڵەبجە و ئەو ناوچەیە خوێندنەری تیان نەماوە لەسەر بلۆک ئەمانە یەکەم وەزبەی تەلەبە بوو لەسەر بلۆک دانیشتن منی ژەو کاتە تازە زانکۆم تەواو کردبوو تەکلیفیان کرد کە بەخۆبەخش بچم لەوێ دەست بڵێمەوە یەکەم وەزبەی دەرزتنەوەم بەم پیاوە بەڕێزانە مامۆستای بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم زۆر کە ئوستازێکی ئەوە جارێکی کە بە خزمەتی شادبووم بەڕاستی سەربەرزی ئینشاءالله خۆشم مامۆستاکە دێستە ببینی لە پەرلەمانی کوردستان بە خۆشحاڵیەوە زۆر سەربەرزی خۆشحاڵ ئینشاءالله مامۆستای یەخوا بێ بەس جیاواز لەوەی کە مامۆستات بووە متمانەت پێیەتی مامۆستای بەڕێز و خۆشەویست هەر لەو کاتە ئێستا جێی متوانی هەموو خەڵکی کوردستان بەڕاستی خۆشەویست داواکاریتان چییە؟ وەڵی هەر وەکو هەمیشە کە خەمخۆری گەری کوردستان و هەموو خەمی بەعام عێراق بە گشتی وەتایەتی کوردستان زیاتر ومێدمان پێدی کە زیاتر هەوڵی کۆششی زیاتر بۆ خەڵکی کوردستان بەتایبەتی بکات انشاءالله. مامۆستاکەنەوە بەرنامی مەکتەبەکەتانە يعني فعلا احساسێکی زۆر جوانی دامێ کە ئینسان دائما بەرهەمی خۆی ئەبینێت چ جوتیار بێ چ مەسەن پیشەوەر بێ مەسەن لە مامۆسایەتیە مەسەن پیاوی ئاوا بەڕێز و بە حورمەت تۆ ڕۆژێک لە ڕۆژان لە خزمەتی ئەبیت و دەرست پێوتووە ئیتر مای گەورەترین خۆشحاڵیە کە ئازانی خەڵکی لە جیلێکی ئاوا لە پەروەردە و پێگانی جیلێکی ئاوا دەستمان هەبوو. فرۆشی ئەسەد عليكم شلون وصلكم؟ الله يشكرك سلامتي براي عزيزم شاوي مني سربرز ان شاء الله موفق ان شاء الله كابر زنجان يا اخوان سربرز خوابتكم من زيادة بصاكم يا اخوان في بصاكم والله سربرز بصاكم گەنجێک باخسەیەکشی دووەرگرم لەسەر لە ڕابردوودا لێ ڕازی وڵا تا ڕادەیە زۆر لێ ڕازی بووین لە گانی لەوانی کە وازانم باشتر بوو دواتە ئەم ڕادەیەک شتێکیشی ماوە کە ناڕازیت و ڕخنەوە پێشنیارت هەیە بووی ئەمانم پێ بڵێ. وڵای ڕخنەوە پێشنیار چییە؟ من ئەڵێم بەپێی ئەوانی کە ینی لە چاوانی کاشتی جوانترم بینیوە لەم لە ڕابردووە. دەتەمای چی بکەن پەرلەمانتار چی بکە ئەوەی کە ئێستا گەنجە بووی ناڕازیە با تۆ وەکو نوێنەرێکیان چاوەڕوانیتان لە پەرلەمانتار چییە؟ وەڵا هەرچی چاکەوەمان بۆ بکەن چی باشەوە ئەوەی لە تواناتایە ئەوەی لە ئەو قسەی درێخی نەکەین ئەوەی لە تواناتایە ئەوەی چاکە هەموو چاکە لایەوە نەبێت ناخۆی ئایا ئێمە چیمان لە دەسایە چاودێری دەسەڵاتی تەنفیزی ئەو یاسانەی کە لە پەرلەمان دەرەچێت کە لە بەرژەوەندی عامن نێڵن کەم کوڕیەک ئەو گەندەڵی و فەسادە کە هەیە محاربەی ئەوە ئەگەر من قەناتم وایە بەس نێڵ دێت دزی بکرێت ئەم وڵاتە بێتە خۆشترین وڵات بەس نێڵین دزی بکرێت لەشەوە بینی داڕ وڵی هەر لە تەلەڤزیۆن و ئیشەکانی بینەوە پیاوێکی سەرکەوتووە و خوای لێ ڕازی بێ ئیشەکانی زۆر دیارە و پیاوەکە هەوڵی داوە ئیشەکە هەوڵی داوە یارمەتی خەڵکی کوردستان بدات و دەنگی خەڵکی ناڕازی کوردستان بگەێنێتە بەغاو لە بەغایشی بۆ خەڵک کردو و دیارە لە تەلەڤزیۆن زۆر جار بینیمە و خوای گەورەی لێ ڕازی بێ ئیشەڵڵا خوا سەرکەوتی بکە. من لە پێنجێن خوڕماڵ و هەورامان هەڵەبجە
سیسایق گەڕا مافرەتێکم نبینی لە بازاڕوان ساحمە لا بداتە لات ئەم مافرەتە لە دوورەوە هاتووە حەزم کرد ببینم ئیشەکەم تایبەت و بە ئیشم بەخۆی بوو لە تایبەتی لە ئەم ڕابینی بەڕاستی وتم لێ ڕابین و ئیشم بۆ بکاتی شەڵا بۆشم نەکە هەر بە سەربەرزیەوە شانازی پێوەکەم دەستەکانت خۆش بێ خاتون ماوەسا هاوڵاتی ئیشی بە تاکی پەرلەمانتارەکەوێ ڕەنگە ئیشی شخصی بێ لە بەغدا چونکە خەڵکی ئێمە زۆر واردی بەغانیە ئەم نیشانەتان تێئەکەوێ ئەیکەن بۆ خەڵک زۆر جار هەیە ئیشێکی بەغا هەیە مەسەن ناوگۆڕینە متابعی دەوائرە مەسلەی پاسپۆرتە مەسلەی ئەو دایرە فیدراڵیانەیە لەوانەیە هەندێک جار مەسلەی ناوگۆڕینەوەی گەورەترین کێشەیە کە لە نێوان ئێرەوە پاسپۆرت بوونکردنە مەسلەی با بڵین دەوایری ئیتیحادیە ئەوانە یاخود مەسەن هەندێک جار مەسلەی تاعینات و ئەو شتانەیە ئەوانە زۆر جار ڕێیان نەکەوێتە ئێمە ئەوەی لە توانامانە هەبێ کردومانە بەڵام یەک کێشەمان هەیە لە بەغداد ممثلی ئەقلیم تا ئێستا 7,000 معاملەی هاوڵاتانی لای جێبەجێ نەکردووە کە بەداخەوە وڵی ئێحتیمام نادەن گرنگی نادەن باباتێکە و ئیشی هاوڵاتیانیان دواخستووە ئێوە کە چنەوە ئیشی هاوڵاتیەکەن ئاسانترە بۆیان بۆتان بە تەبیعی من کەسێکم تایبەت کردووە لە نووسنگەکەی خۆم کە هاوڵاتیان ئێرە چی ئیشێکیان هەیە و ئیشانە ئەو جێبەجێیەکا بۆیان ئەمە وەکوەکە ئەرکی پەرلەمانتاریە یا ئەخلاقیە نا ئەمە ئەرکێکی ئەخلاقیە چکە من دوجار خاتونێکی وا یابرایەکی بەڕێزیشێکی بەغای هەیە یەکەم شارەزای منطقەنیە دووەم زمان نازانێ سێم لەوانەیە لەو دایرانە وەڵامی نەدەنەوە مەسەن هەندێک جار هاوکاری داراییە ئەو بابەتانەیە کە تاکی هاوڵاتی دێنە لامە زۆر باشە دەست خۆش بێ خاتون سپاس دەکەین مەمنون دادەگیان سەربەرزی لێوێ بیاخوا یاخوا سەربەرزی ئەجا زۆر باشە پرسیارەکە و جێگەی هێنە تێڕامانە ئەڵێ زوو سەرمان لێبن نەبنە حیزبەکانی کرد ئەم خەڵکێم ناوچەیە و خەڵکیم شارۆیە و خەڵکی ناسی هەڵبجەیە و من بینیمە لە بەغا کە داپۆکی لە ئەو کەسێکرە نەک حیزبەکەی نەک ئیسلام ئێستا داواکاریتان چێلی سەردام کابزان خەڵ چیە خۆشیش زۆر شارەزای چیتانەوێ چیتانەوێ وەڵا حەقمانەوێ ئەو یەکە حەقی پێویستمانە خەڵکە حەقی خوراوە ڕاستەکەن لەگەڵیانم وە ئەوەشی کە فەرمێ زوو سەردانمان بکەن لەوانەیە ڕوونکردنەوەم دابێ بەس ئەو ڕوونکردنەوەی زیاتر بدەین بۆ ئەو بابەتە ئایا من لەسەر ئەحمەی حەجەرەی خۆی تووشی شەڕ بووم کابرا لە یا پارتی بوو سارەیەکی هێنا وتی کاکەوە بۆ خۆتان لا نادەن پیاوێکە و پیاوەی ناسی ئەوە خەڵکی مەتەکەی ئەمێ وتی کاکە ئەم پیاوە بۆ دیفاعی لەگەن وتم وەڵاهی خۆ من نەگۆڕانم نە هیچ حیزبێکی ئیسلامی بەس وەڵای ئەی بینم ئاواغا لەسەر مافی خەڵکو لەسەر معاش و لەسەر بوجە و لەسەر هەڵە زۆرزەکی مێ وتی هەلە بە ڕەحمەی حەجەرەش داوای پارەکە وتم بابا و خەڵکە لە برسامر پارەی چی من خەڵگای بینم چۆن ڕەشوڕوت هێنێ من جنسی ئەوروپامە بەخوا بەیانی داعش بێتەوێ نازام چی بێتەوێ ئەو پیاوەم نازی ئەسمە بۆ بەریداری بەس حەزەکەم ئەو ڕژەشتەوە بۆ حەق و بۆ ئیسلام وڵای دیفاع لە خەڵک کۆژە تا ئێستا کردومە فعلەن دیفاع من لە سانەوە پێنج دەی ڕاست دەیخوا ئەو پێنجەشی بۆیە واولی یەکەم زیاتر هەوڵ بوو دوو خولو کردووە هەوڵم سێهم عزیزم تاوا مافی هەڵبجێ هەژار بسێنی سەبارەت بە پرسیارەکەی کردە من 7 ساڵ لە پەرلەمان بووم یەک ڕۆژ غیابم هەیە باش نییە 5 ڕۆژی جازم هەیە لەبەرەوەی ئیشەکەی من لەوێ تۆ منە دیاری کردو توتە ماوەسا بە پەرلەمانتار ئەبێت لەوێ شەڕکەم حەقی دووەمش لەبەرەوە خەڵکی هەڵبجێ بەخوا ئەو پیاوە زانیە ئیسلام کۆشە بەس حەق لە شوێن هەر شوێنە قوربانی تۆ بم زۆر مەمنونی پیاوە ژێنایی لەبەر خاترە چیەڵەن دەنگەڵەن ڕانە ئەو پیاژار خزم و ناسریا یاخوا بەسانەوە سەربەرز ئینشاءڵڵا بە هیوای ئەوەی کە بتوانێت دیسانەوە سەرکەوتن بەدەست بێنێت لە پەرلەمانی عێراق هیوادارین وەکو جاران وەکو پێشووتر هەڵوێستی هەبێ بەرامبەر بە دۆزی کورد هیوادارین کار بکات بۆ جینۆساید ناساندنی هەڵەبجە لەگەڵ ئەنفال دیسانەوە بە خێربێن سەر چاو زۆر مەمنون بەساغم مامۆستا جینۆساید با لێرەوەم پرسیارە بکەم یاخۆت قەرەبووی خەڵک ئەمەی خۆتە زانی ئەمە ئێرە چۆن بنیاد نراوە هەڵەبجەی تازەوانیە ئەمە هەمووی ئەتوانم هیچ شوێنەکانی تر ڕاگوێزراون بۆ ئێرە بە تایبەتی هەڵەبجە و هەورامان و ئەم دەوروبەرەیە ئەمانە حەقێکی یاساییان هەیە لەوەی پێیان بدرێتەوە بەتەکید حەقی ئەمان ضرور بوو لە مادەی لە یاسای 16 جێبەجێ بکرێ
بەس ئەو گرفتەمان لە حکوومەتی هەرێم بۆ دروست بوو کە ئەوان کاتی خۆی باسیەوەیان کردبوو کە نسبەی لە ساحەڤیان بۆ دانێن ئەمان خۆیان قەرەبووی هاوڵاتیانەکەنەوە نسبەکەیان وەرگر بەداخەوە بەڵام قەرەبووی هاوڵاتیانیان نەکردو بۆیە هەمیشە ئەو گرفتەی کە بۆ ئێمە دروستە بێ ئەمانوێ ماف و داخوازی خەڵکی ئێرە لە ڕێگەی بەغداوە وەربگرین ئەوە ئەو گرفتەیە کە هەندێک لە هێزە سیاسیەکان ئەڵێن ئێوە عراقچین ئێوە ئەتانەوێ ئێمە بگەڕێنەوە بۆ لای عراق بەڵام منەمەوێ بگەڕێمە بۆ لای عراق بۆ بەدەستێنانی ئەو مافانەی کە لەم هاوڵاتیانەمانێتوانم بڵێم عێراق مافەکەی یاوە حکوومەت خواردوویەتی حکوومەتی هەرێم بەشێک لەوانە زیندانی سیاسی شوهەدا مەسلەی قەرەبووکردنەوە هەمووی لە چوارچەوەی ئەو بودجێدانراوە کاتی خۆی ئەمان خۆیان وتوانە ئێمە خۆمان موەسساتمان هەیە پارەکە بن بە خۆمان بە نیسبە ئەمان لە ساحەڤیان وەرگرتووە بە حسابی نیسبەگینا لە ساحەڤەکە بە تەواوی نەدراوە بەڵام لەو نیسبەی کە دراوە مەفروض وا بە قەرەبووی خەڵک بکەن بۆیە کاتێک مەئیوز بووین لەمان کە و قەرەبوو ناکەن بۆیە پەنامان بردو تا ئێستا لە هەوڵی ئەوین کە یاسای 16 جێبەجێ بکە بۆ ئەو ناوچانێکەوە پێویترێ زەحایا النظام السابق ئەوانەی کە قوربانی دەستی ڕژێمی پێشوو بوون ئەگەر بتوانین لەم خولا طبعا لە ساڵی 2010 ئەوانە ئەو یاسایە جێبەجێ کراوە لە عێراقا بەڵام چەند چاوەڕێ کرا نەتوانرا جێبەجێ بکە خوا زیار مێمە لەم خولا بتوانین زۆر باشە بەم پرسیارێک لەم برادرە بکەم لە حەوت ساڵی ڕابردوو لە پەرلەمانی عێراق لە مامۆستا ئەحمەد ڕازی بووی و ئایا ئێستا شیاوی ئەوەیە متمانەی پێ بدەیتەوە لە حەوت ساڵی ڕابردووە بەڵێ وەکو هەڵوێستەکانی بینین لە پەرلەمانی عێراقا و هیوادارین بە هەمان ڕێتم بەردەوام بێ واتە متمانەی پێبەخشنەوە بەڵێ بە تایبەتی منتیقەی شارەزور لە کۆمەڵانی شارەزور خەڵکێکی زۆر خۆشیانەوێت ئەوی بیناسێ لە نزیکەوەشی لە دوورەوە چکە بەهۆی هەڵوێستەکانی وێتی زۆر سپاس زۆر سپاس بەڵازیزان ئێستا لە ناو دەشتی شارە زورین ئەوەی کە زیاتر ئەمانوێ قسەی لەسەر بکەین بابەتی جوتیاران و گەنمی جوتیارانن هەرچەندە ئێمە لە ناو باخەکەین بەڵام دیارە لە هاتووی جوتیاران لێرە توانیویانە بە حکمیەوەی کە ئاوەکە هەیە ئێرە بکەنە باخێک و بێستانێک لە تەنیشتیشە سەرقاڵی کاری جوتیاری و گەنم و جۆ و بقولیاتی دیکە بن کە لە دەشتی شارە زوردا هەیە بەڵام وەک باسم کرد ئەساسەکەی مامۆستا ئەحمەد گەنمی جوتیارانە پارەی گەنمی جوتیاران دەشتی شارە زۆریش ناوبانگێکی باشی هەیە چیتان بۆ پارەی گەنمی جوتیاران کردووە لە ڕابردوودا بە تایبەتی ڕەنگە هەڵا تێگەشتنێکی خەڵکیش هەبوو بێ لەسەر جەنابەت بەناوی خوای بەخشندەی میهرەبان طبعا گەنمی جوتیاران ئەگەر ملاحەزە بکەی لە موازنەی 2013 باز لەوە کرا کە دعمی قطاعی زراعی بکرێ یەکێک لەو حاڵتانەی کە باس کران کە گەنم لە جوتیاران وەربگرێتەوە بۆ وەربگیرێتەوە بە سعرێکی پاڵپشت کراوە چکە ئەو گەنمەی لە دەرەوە هات ئەگەیشت دەستی دەوڵەت نزیکەی بە تقریبا تەنی 300,000ەکەەوە بەڵام عێراق بڕیاریدا بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆیی زیاتر گەشە بکە هات بە دووقاتی ئەو سعرە گەنم بکرێتەوە ساڵی 2014 گەنم وەرگیرە ملیۆنێک و تقریبا 300 تەن گەنم تەنها لە هەرێمی کوردستان وەرگیرا کە لە باقی پارچەکانی دیکەش بە شێوەیەکی وانە بوو چونکە بەو شێوەی نەیانەتوانی بۆیە ساڵ 2014 ئەوە کرا ساڵ 2015 بڕەکە لەوە زیاتری کرد چکە ئەو ساڵانە باران زۆر بوو بەرهەمی گەنم زیادی کرد بە هاتنی داعش پارەکە قوفڵ بوو لەبەرەوەی وەزعی عێراق بەرەو کەمبوونەوەی داهات ڕۆی کە داعش هاتە ناو قەزیەکە دوایەوەی سایلۆکانی مووسڵ دەستی بەسەراگیرا و گەنمەکەی بە شێوەیەک لە شێوەکان دەستی بەسەراگیرا پارەی گەنم دواکەوت لەو کاتەشە تازە با بڵێن وردە وردە دەستکرا بەوەی کە کار بکرێ بۆ ڕیفراندۆم 2014 نەدرا 2015 هات بەسەرا هەر نەدرا 2016 هەر نەدرا ئەمجا دەستکرا بە مەسئلەی ڕیفراندۆم عەبادی بە دوای بیانوویەکە گەڕا کە عەزێتی هەرێمی کوردستان بدا بە حکمی ڕیفراندۆمەکەوە بەشێکی ڕیفراندۆم بوو بەشێکی لەوەی کە قەناعەتی وا بوو ئەو
ئەو گەنمە زۆرەی کە لە هەرێمەوە دێت بەشەکانی تری عراق ئەو بەرهەمە ناهێنن بۆیە بە حکمی ئەو تعسوبەی کە عەبادی هەیبوو بیانووی دۆزیۆ بۆ گەنمەکەوتی من بە پێی خوتەی زەراعی پارەکە دەم. طبعا ریفراندۆم سەبەبێک بوو بۆ ئەوەی عەبادی ئەم هەڵوێستە توندە بنوێنێ لە ئێستا یا کردوێتی بە شعاری بانگەشەکەی خۆی کە ئەو توانیوێتی ریفراندۆمەکە هەڵوەشێنێتەوە. ئەمە جگەلەوەی هەندێ لێک تێگەیشتن نەگەیشتن دروست بوو. دوجار هێزێکی سیاسی و بالتەحدید پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی لە 2015ەوە جۆرێک لە سراع لە نێوان من و ئەوی هێزە دروست بوو بۆ بەهانەیە کە گەڕان کە چۆن ئێمەی پێلەکە دارکەن هەڵسان ئەوەیان کردە بانگەشە کە کۆمەڵێک ئەندام پەرلەمان بوونەتە هۆکاری ئەوەی کە گەنمی جوتیاران پارەکەی سەرف نەکرێت لە کاتی خۆیان کە ئێمە تەسجیلمان هەیە بە بوونی پەرلەمانتارەکان و بە دوواداچوون من لەوە ئەچێ زیاتر لە ئەتوانم بڵێم دەجار تعاملمان لەگەڵ ئەو مەسئلەیە لەگەڵ وەزیری تیجاراتە کردووە بە هەردوو خولەکان لە خولی سێیەم و لە خولی چوارەم و ئەکرێ بڵێم ئاخر محاولەی کە کردومانە هەفتەیەک پێش بانگەشە بووە کە بە دوواداچوونمان کرد لەگەڵ بەڕێز دکتۆر غالب و دکتۆر ڕێبوار و کاک سەرکەوت شەمسەدین. جێ ئاماژەیە ئاخر حیسەی گەنم کە وەرگیرە بە هەوڵ و با بڵێن هەوڵەکانی سەر و کۆمار بوو کە وەزیری تیجارەی بان کردە قەسری جمهوری لەوێ نوێنەری گروپی 15 لەوێ بوون باسییان لەگەڵ وەزیری تیجارا کرد و ئاخر جار موافقەتی کرد لەسەر نردنی 268 میلیارد دینار ئێستا بڕێکی ماوە پێش ئەوەی بانگەشە دەست پێ بکایمە سەفەرێکی دیکەمان کرد بۆ بەغا و لەگەڵ سەر و کۆمار قسەمان کرد بەڵام 2010 وەزیری تیجارە ڕازی بووە بەڵام سەرۆک وەزیران ڕازی نەبووە لەسەرەوەی کەوتوێتی لە ئێستادا ناتوانم دوو جار تەمویلی هەرێمی کوردستان بکەم. ئەو دیعایانەی کە لەسەر ئەوە کرا کە ئێمە ڕێگر بووین باسی منەکرێ باسی دکتۆر غالب بکرێ باسی ئەو پەرلەمانتارانە کرێت کە لە ئاساس و کێشەیەکی سیاسیمان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بالتەحدید و هەندێک هێزی تری پاشکۆی پارتی یا هەندێک پەرلەمانتاری تری کە هەمان خەون و خولیایان هەبوو بۆیە ئەو بابەتە ئەگینا من لە کاتی خۆیان ڕەدمدانەوە وتم تەحەداتانەکەم یەک بەڵگە بێنن بۆ ئەو بابەتە ئەوەندەی ئێمە بە دوواداچوونمان کردو ئەڵبەتە کە ئەڵێم ئێمە تەنها من بە دوواداچوونم نەکردومە هەموو گروپی 15 پەرلەمانتارانی دیکەی لیستی یەکێتی پەرلەمانتارانی گۆڕان پەرلەمانتارانی یەکگرتوو پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان هەموو بدونی ئیستیسنا هەوڵمان داوە بۆ گەنمی جوتیان بەس ئەم بابەتە پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی هیچی دەست نەکەوت لەسەر من ئەو مەلەفانەی کە لەسەر ئەندە پەرلەمانەکانی یا وەزیرەکانی ئەو هەبوو چکەم واقعەیەک هەبوو کە ئێمە دەنگماندا لەسەر با بڵێن سەحبی سیقەی وەزیرێکی پارتی کە وەزیری دارایی بوو بۆیە هەڵسان بە حسابی خۆیان تۆڵە بکەنەوە لە ئێمەمانان ئەم بابەتیان دروست کرد ئەگینا ئەو بابەتە دوورە لە ڕاستیوە ئەسڵ و ئەساسی نییە من هیچ بەرژەوەندیەکەم لەسەر ئەلەوان نییە کە گەنمی جوتیاران داوخم بالعکس جوتیارانی ناوچەی شارە زۆر و بتوێن و پشدەر و حتا جوتیارانی بادینان تەلەفۆنەکانیان لامە تا ئێستا پەیوەندی ئەکەن کە پارەی گەنمی جوتیاران گەیشتەکوێ کە من کۆمەڵێک دۆکۆمنتم هەیە هەر بەڕسم چەندجار لەگەڵ وەزیری تیجارە دانیشم لە ناو موازنە من و هاوڕێکانم پارەی گەنمی جوتیارانمان تەرخان کردووە ئەگەر من خۆم پارەکە تەرخانکەم چۆنە معرقەلەی ئەوەی ئەم پارێنەیە تەحەدایانەکەم ئەوانەی ئەو قسانە ئەەکەن بە هەموو فراکسیۆنەکانەوە کە 25 ئەندام بوون بە ئەندام پەرلەمانەکانی هاوکاریشیان لە موازنە با بپرسن چێ بووە گەنمی جوتیارانی لە ناو موازنە دیاری کردووە ئەوە ئێمە بووین ئەو من و هاوڕێکانم کاگوشار عەبدوڵڵا و ئەو برادرانەی تر لە خولی سێم و لە خولی چوارم زۆر باشە کاتەوە ئەسا ئەمەی کە هەر پەرلەمانتارێکە لەستیاڵێ ئیشی من بوو من ئەوەم کرد من ئەوەم کرد ئەمە خۆ دەرخستنە چونکە وەک لە قسەکان تا ئاماژەت پێ کرد پەرلەمانتارانی یوا گروپی 15 و لە هەمان کاتە تەنانەت پەرلەمانتارەکانی پارتیش تەنانەت سەرۆک کۆمار تەنانەت سەرۆکی لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان هەمووەمانە کە بە تایبەتی بۆ نمونە سەردانی بەغای کردووە ئایا بۆچی هەیەشتا هەندێک کەس هەرە دەڵێن ئەوە ئیشی ئێمە بوو ئەمە سراعێکی سیاسیە کاک جەلال کاتێک کە پەرلەمانتار هیچی بەدەستۆ نامێنێ ئیشێکی کردوێ
ئیتر ناچار دێت هەندێک قەزی بەناوکەم ئەنا من تەحەداکەم هیچ ئیشێک لە پەرلەمانە بە تەنها ناکرێ هەمووی بە گروپەکرێ یعنی ئللا گروپێکی سیاسی مەسەن کاتێک کە فراکسیۆنێک نامەیە نێرێ بۆ وەزارەتی تیجارە من نامەی زۆربەی فراکسیۆنەکانم بینیوە کە نردویانە بۆ وەزارەتی تیجارە نامەی زۆربەی فراکسیۆنەکانم دێ و بە فراکسیۆنەکەی خۆشمەوە کە داکۆکیان لەو قەزێ کردووە کاتێک کە پەرلەمانتار دێتە سەروەی من ئەکا بزانە و ئیشە فاشلە چونکە لە ناو پەرلەمانە ئەبێ بە گروپین ئیش پێ بێ لۆبی بۆ دروستێ اینجا ئەتوانی مام فارز یەکێک بوو لەو جوتیارانەی کە داکۆکی ترین کەس بوو لەسەر مافی جوتیان خۆی لە سکاڵاکەی بردەوە لە حکوومەتی اتحادی بەڵام بەردەوام لەگەڵ محامی خۆبەخشەکەیە بەدەیان لیقامان هەیە لەگەڵ مام فارسا لەسەر مەسئلەی گەنم مام فارس بێ بە شاهد بەوەی کێ زۆرترین هەوڵی داوە مام فارس بێ بە شاهید کێ زۆرترین کۆبوونەوەی کردووە مام فارس بێ بە شاهید کە مام فارس کابرایەکە و بە دوواداچوونی بۆ قەزیە کردو بۆیە هەموو پەرلەمانتاران بە هەموو لیستەکان و هەوڵی ئەو قەزیان داوە سەر کۆمار هەوڵی ئەو قەزیەی داوە بۆیە ئەتوانم بڵێم ئەو جوهودە ئەو هەوڵە هەوڵی هەمووان بۆ نەک هەوڵی تاکە کەسێک و یعنی منی هەندێک پەرلەمانتار هەوڵ و جوودەکەی مان فارسیشیان وەلاخست مان فارس ئێستا زۆر تووڕێیە چونکە ئەڵێ خۆتان چاکەزان من لەسەر باخەڵی خۆم دەیان جار هاتوومەتە بەغدا بۆ ئەو بابەتە کە فعلا ئێمە شایەتین لەسەرەوەی مام فارس یەکێک بوو لەوەی جهودێکی زۆری کردووە و محامی خۆبەخشی هەبووە لەسەر ئەرکی خۆی لەسەر باخەڵی خۆی بەدەیان جار هاتوۆتە بەغدا بۆ ئەو بابەتە ئەگەر بڵێم بەقەدەر هەموو پەرلەمانتاران مانوو بووە مبالغە ناکرێت زۆر باشە ئێستا چینە بەردەم هەندێک جوتیار بزانین ئەوان چەند ڕەخنەیەکتان لێ دەگرن پێشنیاریان چییە بۆتان تا چەندە ئەوەی کە ئێوە کردوتانە ئەوان پێی دەزانن یا زانیویانە یا بەڕاستی ئەوان دەزانن ئێوە هیچتان کردو بۆیان یاخودنا السلام عليكم. السلام عليكم. حاج جانسون. حاج جان السلام عليكم. حاج جان سلام لوام كار خينا. حاج جان السلام عليكم. حالتون تو باشي؟ خوا سلامتك. والله بوي قلينا كان باشتي كان بشاندم بوي قلينا كان لو أنا براقلم برانا تلفون كابل ما وسامن تلفون كل بو يعني فلان روز جواب النداء یەک پینتان پیشانەدەم بزان من لە ژێر چ زەختێکم ئەمە بە زەوانی کە تەسجیل برایانی بەڕێزی ئەمە ئەو ناوانەیە کە ڕۆژانە تەلەفۆن بۆ یا لەوانەیە ڕۆژێک 10 کەس 15 کەس 20 کەس تەلەفۆن بۆ من بکە بەزەرەوە نووسیمە فەلا ئەمانە نەبێت لەمەوە پێش لێرە ئەگەر شاشەی تەلەفۆنەکەم ببینن ئەها لەوێن عەبدوڵای خێڵی حەمە ئەمە هەر کابراوتی ڕەفیقی خۆمە کە نووسیمە فەلا ئەنا ئەوانی تر تەنها نووسیمە فەلاح جا سەیری ئەو زنجیرە ناوەکەن بزان تاکوێ ئەڕوە ئەمە هەمووی نووسراوە فەلاح هەر تەلەفۆنی کردو تۆتی گەرمی جوتیاران نەماوە نەهاتووە چی لێ هات اینجا بزان تەلەفۆنی کێ ئەوە نە ناوی فەلاحیت جا بەخوا ئەمە قەنەعەتم وایە لەوانەیە لە نیوەی کەمتر بێ کە خەزم کردووە لەوانەیە برایەک بڵێ مامۆستا بەخوا تەلەفۆنم کرد بۆ گەنمی جوتیاران و جواب نایەوە جا حسێب کە ئەگەر ئەوە ڕۆژانە جوابی 20 فەلاح بەمەوە یەکی 3 دقە ئەکاتە 6 دقە ینی ڕۆژانە بێ من 1 ساعت جوابی فەلاح بەمەوە 1 ساعت جوابی دۆلار بەمەوە 1 ساعت جوابی موچەی فەرمانبەران بەمەوە 1 ساعت جوابی دایرەی فیدراڵی بەمەوە ڕۆژ هەبووە من 103 تەلەفۆنم کردووە یا بۆم هاتووە یا کردومە هەیان بووە 19 دقە قسەم کردووە هەیان بۆ 3 دقە قسەم کردووە حسێم کردووە گەر گشتی 3 دقە بێ ئەکاتە 309 دقە ئەم 309 دقە ئەکاتە 5 دانە سعات من تەلەفۆن بەگوێمەوە بووە ئەکرێ ئینسانێک لە ڕۆژێکا 5 ساعت تەلەفۆن بکە لەبەرەوەی ئەگەر گلەیەکتان هەبێ گلەیەکە لەسەر سرم لەسەر چاوم تەلەفۆنیشم هەبووە بەخوا سەعاتێک و 20 دقەی خەیاندووە لەم حاجیەوە دەست پێ بکەین حاجی لەسەر گەنمی جوتیاران حساب بکە قێنە سەرۆکوەزیرانی عراقش لە بەردەستە هەتا پەرلەمانتارێک چ ڕەخنەیەکتی ئێستا ئاڕاستی مامۆستا ئەحمەدی بکە بەڵێ بەڕێز مامۆستای بەڕێز یاخوا بەخێربێی سەرچاو بەخێربێ یاخوا ڕاستە جەناب وەکو نوێنەرێکی جوتیاران
لە ئەنجومەنی وەزیران لەو شوێنەکانی تر لە هەرکوێک داواکاری هەبێ حەق وایە و فەلاحەکان داوای ئەوەکەن کەەوە بتوانی کۆمەکیان بکەیت دیفاعیان لێ بکەیت نەک وەکو ئەوەی کەەوە زۆر لە پەرلەمانەکانمان هەیە خەڵگلەیان لێ هەیە لە ڕاستیە فەلاح گلەیشی لە جەنابوو هەبوو جارێک لە جارەکان من یەکێکم لەو کەسانەی کە تەلەفۆنم بۆ کردووی و لە مۆبایلەکە تا ناوەکەم خەزنێ و ئیلاتیایەتی وا بزانم 11 جارم بۆ کردووی کاتی خۆی کە وتیان ئەحمەی حاجی ڕەشی وتوێتی گەنمی تەجاوز هاتووە بۆ عراق لەبەرەوە پارەی گەنمی جوتیاران گیراوە لەسەر ئەو کاڵە منش حەزم لێ کرد جوابەکەم بیتەوە لە بەرەوەی من ئێستا بەسەری قسەیەکەم من حەون میرە دێم قسەم زۆر سوور ئەوە سەریعە وەلو ئەمە قسەیە ڕنگ بێ خۆش نەبێ بەڵام لە ڕاستیا قسە ڕوبەڕوو خۆشە تا پاشم لە منش حەزەکەم ئەزانم پیاوێکی بەڕێزی و حەزەکەی تێبگەی لە مۆقیفەکان بەڵام حەزەکەم لەوێ جوابی جوتیاران بدەیتەوە کە ئەم گلەیە حەقە یان ناحەقە لەسەرێک جوابی ئەمە بینەوە بۆی بەسەریاتێن باشە بەسەر من مەسلحەتم لەکوێ ئەوە هەیە کە گەنمی جوتیاران پارەکەی نێ بڵێ هەر یەکە لەم جوتیارانەی کە ئێستا وێساون ڕنگ بێ ئەگەر هەر کەسێ پێ لە حقەتەکەی وەکو من بنێ گوێی لێ بۆ ئەم قسەیە کراوە لە ناو کۆمەڵ من بەڵگەم هەیە هەموو بۆ خۆش دانیشتووە حاج عومەریش دانیشتووە لە دوکانەکەی مامۆسای دانیشتووە لە دوکانەکەی ماڵی کە عەبدوڵڵا دانیشتوون ئێمە بۆ کۆمەڵ باسی ئەوە کرا کە مامۆسا باسی ئەوەی کردووە کە گەنم لە خارجی کوردستان هاتووە بۆ بەناوی خەڵکۆ تەسلیم کراوە لەبەرەوە پارەی حسەی فەلاحی کوردستان گیراوە ئەنجاد ئەوە ڕوونم کردو با بۆ جەنابشتی ڕوونکەمەوە تاوان من تحقیقم کرد لەوەی ئایا فعلەن گەنم دێدیانە تحقیقم کردووە لە حدودانەی لای منطقەی خۆمان حدودی ئێمە بە ئێرانەوە بەندە ئێران قبوڵی نییە یەک دنکە گەنم یەک دنکە گەنم بێتە کوردستان چونکە ئەو بە ئەمنی قەومی خۆی زانێ ئەمنی غیزایی خۆی زانێ بۆیە ڕەدی ئەوەم داوەتەوە لە هەر مەحافلەکە باسیەوەیان کرد بێ کە گەنم هاتوتم بابەت تەحەداکەم هەرچی حدودمان هەیە وەرن ئەگەر دنکێ گەنمی لێوە هاتبووە ژوورۆ ئەوە چه ئیجراعاتیەکەن بیکەن ئەوە یەک خاڵی دووەم کاک حاجی بۆ تۆ بۆ بینەویش طبعا من کێشەیەکمە بووە لەگەڵ حیزبێکی دیاری کراوە هیچیان نەدۆزی بوویەوە هاتبوون ئەم قەزیان کردبوو بە دیعایە و کۆمەڵی خەڵکیان هێنابوو کە ئەوە لە ناو تەلەڤیزیۆنەکەیان لە ناو هەندێ پەیج و ئەکاونتیان و هەندێک خەڵکی خۆیانیان هێنابوو کە ئەوە لەسەر قسەی فلان کەس من دیسانە پرسم من بەرژەوەندیم چییە لە وەسانی گەنمی جوتیاران لە وەسانی پارە نەدەن بە جوتیاران ئایا خۆم گەنمم هەبوو تا گەنمەکەی خۆم تەسلیم بکەن معلومی جەنابتانەکە من گەنمم نەبووە و خاوەنی بستێ ئەرزی زەراعی نیم تاوەکو هێن ببێ تاوەکو گەنم بکەم و بڵێن بە ئەوەی خۆم بڕوا ئەوەی خۆم ئەوەی ئەوان نەڕوە ئەوە خاڵی دووەم خاڵی سێهەم بەدەیان ڕسمم هەیە لەگەڵ وەزیری تیجارە کە چوومەتە وەزارەتەکەی بەدەیان ڕەفیقم لەگەڵا بووە کە لەگەڵیان ڕۆیشتوم وای مافارز باسی کرد مەسەلەن بەدەیان جار بە مانفارز گەیشتین مانفارز بکەنە شاهد ئەوە تەبەن مانفارز یەکێک بوو لەوانەی لەوەیە چێ بەقەو هەموو پەرلەمانتاران دیفاعی لەو گەنمە کردبێ لەگەڵ محامی خۆبەخشەکە بەدەیان جار لەگەڵ مانفارسا بە یەکۆ ڕۆیشتوینەتە مەحافلەکان بۆ ئەوی دەوای گەنمی جوتیاران بکەین ئیتر من بۆ ئەبێ ببمە عەرقەلە بۆ هاتنی پارەی ئیلا حیزبێکی سیاسی بۆ شکاندنی من لەبەرەوەی کاتی خۆی دەنگم دابوو لەسەر لابردنی وەزیرێکیان لەسەر دزی هاتن ئەم دیعایان خستە شوێن من و شوێن هەندێک پەرلەمانتاری دیکەش کە ڕەفیق من هەر هەمان کێشیان هەیە لەگەڵ حیزبە سیاسی من پێ خۆشحاڵم لەسەر شاشەی تەلەڤیزیۆن ڕۆژێک لە ڕۆژان جەنابوو ئەم خاڵە ڕوون کاتەوە بۆ جوتیاران بۆ ئەوەی کە ئەمەی من و تۆ ئێستا لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بۆ ئەوەی کەوا فەلاحەکان خواگیان شاهیدە لەوانەیە یەکێک بم لەو پەرلەمانتارە مانوانەی کە بۆ گەنمی جوتیاران داکۆکیم کردووە لە ناو موازنەیشا لە 2015 لە 2016 لە حەڤە لە هەژدەیش من و سێ کەسی تر بووین لە لیژنەی مالی کە توانیوانە پارەی گەنمی جوتیاران لە موازنە ثابت بکەین تەحەدای ئەو هێزە سیاسیەکەم ئەو چی کردووە بۆ گەنمی جوتیاران لە ناو موازنە بۆیە ئەمەی من و تۆ ئەم حیواری من و تۆ ئەڕات سەر شاشەی تەلەڤیزیۆن و هەموو جوتیاران ئەبینین و خواگیان لە حوتەبەقەی ئاسمان و شاهیدە لەسەر ئەم قسانەی من کە ڕۆژێک لە ڕۆژان بە کەلیمەیەک بە ئیشارەیەک بە نامەیەک نەبوو مەتەعەرقەلە بۆ گەنمی جوتیاران و بالعکس
مجازەفەم بە گیانی خۆمە کردو چوومەتە وەزارەتی تیجارەت بە چەند جار بۆ ئەو گەنمی جوتیارانە بێت بۆ من دەستخۆشی لەکەم بەڵام ئەم قسەیە هەقە ڕووناک بکرێتەوە بۆ هەموو جوتیاران و داوای ڕوخسەتم لە هەموو جەماعەتیش هەیە جەناب وەکو نوێنەرێکی جوتیارانی کوردستان واتە حەق وایە بێەوەی پێبووترێ کە جەناب و ئایا جوتیارەکان چ کێشەیەکیان هەیە مەسەلا بۆ نمونە ئیمڕۆ بەرگریەکرێت لە سەمادی کیمیاوی بۆ ئەوەی ئەگەر ئەزی فەلاحەکانی سیمادی کیمیاوی نەبێ هیچ شتێک نایرێت لە بەرەوەی ساڵانە هەموو ساڵێک جار بە جار ڕەکرێتەوە هەموو فەلاحەکان ئەم وەزای باشەزان بەڵام تەنی سەماد ئێساکێ بە 1 ملیۆن دینارە یان لە ڕاستیە لە باتیەوەی کۆمەک بکرێ و سەمادی بۆ بێ بەرگری لە سەمادەکە کرێ حتا لە ئێران و لە وڵاتەکانی تریشەوە نەیە لە بەرەوەی گران بێ ساڵان بە 550 بوو ئێستا بە ملیۆنێکە ئەخوایە دیفاع بکرێت لەو جۆرەشتانەی کە جوتیار پێویستی پێ هەیە ئێمە پێخۆشحاڵین وەکو پیاوێکی وەکو جەنابوو داکۆکی لە جوتیارەکانمان بکە بۆ ئەوەی کەوا بتوانین هەوڵی خۆمان بدەین و ئینتاجی وڵاتەکەمان بەرەو پێشتر بێت کاک حاجی ئێستش کە کاتی بانگەشەی و مەفروض وایە من مەشغوڵ بم بە بانگەشەی خۆمە ئێستا ڕۆژانە تەلەفۆنەکەم بۆ وەزارەتی زەراعە بۆ ئەوەی بێن بەدەم ئەو جوتیارانە پێنجۆنە بۆ تەماتە بۆ مەسەلەی خیار و ئەو سەوزەواتەی کە لەوێ هەیە کە ئێستا کارەساتێکی گەورە دروستە بێت لەسەر ئەو قەزیەیە ئەگەر حکوومەتی عراقی نەیە بەدەمیۆ بەداخەوە حکوومەتی هەرێم لە خەمی جوتیارانان نییە مەسئلەی سەمادیش کۆمەڵی کۆمپانیای حزبی قۆرخیان کردووە کە نایەڵن بە ئازاد خەڵکی تربیهێنێ ئەگینا ناگاتە ئەو سیارەی کە جەناب باسێت ئاشکرا لە بەردەستی هەموو جەماعەت جوتیارەکانە ئاشکرای ئەم قسەی من وەکو حقەتی ڕاستی بەتەکید ئاگام لە بازارە بەشێکی پەیوەندی بە دۆلار هەیە بەشێکی پەیوەندی بە دۆلار هەیە بەڵام بەشێکی پەیوەندی بۆ کۆمپانیانەوە هەیە کە نایەڵن هەموو کە سەمادەکە بێن لە ئێران چ لە تورکیاوە کات لەو خەڵکەش نەگەن زۆر پێ خۆشحاڵی چاو پێ من زیاتر ئەفزای نەمان چیڵێن لهم فەلع و لهم خەڵک زۆر بەعام ماڵی های مەمنونینی مەمنونی ناوێت من 4 برادری کەم لەگەڵ بووە هەموو ئەمانە لە ناو لیژنەی مالی لە ناو فراکسیۆنە جیاوازەکان هەموویان داکۆکیان لە ئێوە کردووە ینی لەوە چێم حاڵەتە بەنادر ببینن من کێشەی سیاسیم هەیە لەگەڵ هەندێک حزبی کوردستانە بەڵام دڵنیاتانەکەمەوە ئەو فراکسیۆنانەش داکۆکیان کردووە لە ئێوە ئەو فراکسیۆنانە ئەو هێزە سیاسیانە داکۆکیان کردووە لە بەرەوەی داکۆکیەکە هەمەلاین بووە کەسمان خۆمان نەکەین بە خاوەنیەوەی تەنها من کردومە هەموو هێزە سیاسیەکان سەرۆکۆمار وەزیرەکانمان فراکسیۆنەکانمان هەموو ئەوانەی کە لەوێ بوون کەم تا زۆرێک دیفاعیان لەوە کردووە حتا مەسەن کەسێکی وەکو مانفارس کە نە وەزیرە و نە پەرلەمانتارە و نە سەرۆکی حکوومەتە هاتووە بە دەیان جار لەسەر باخەڵی خۆی بۆ بەغداد بۆ دیفاعکردن لەو بابەت پێزانیمان هەیە بۆتان وێخوا هەر بمێنێ بۆ مەهە سەرکەوتوو ئێمەتانێت سێنەیەخوا هەر بمێنێ بە سەر خۆشی بەخێر پێمان خۆشە ڕخنەی تریش بگرن ماوەستا زین چیان هەیە تەمانەم تۆمەتە بۆ تۆ دروست کرا تێگەی تۆ چەند پەرلەمانتارم تۆمەتە درا پاڵتان و لەوانە غالب بوو بەڵێ بوونەتە باعیسەوەیکەوە پارەی گەرمی جوتیاران شایستەی دارایی جوتیاران نەیەت ئایا ئێوە لەم قەزیا بەشدارن ئایا دەستانی تایە بینی خۆتان و خوا و قیامەت بەکورتی پێشیان عێراقچیەکان وانە من بڵێ لە قیامەتە هەمومان یەکە بینین ئینشاءالله تعالە بینی خۆم و خوا عەرزی کاک حاجیم کرد بە کەلیمەیە بە دێڕێ بە قسەیە نەبوومەتە سەبەبی ئەوە ئەوانەشی کە باسییان لەوە کردووە خلافی سیاسیان لەگەڵم هەیە تەنیا بۆ ئەوەی لە کەدارم کەن چکە ئەزانن خۆیان و وەزیرەکانیان و بەرپرسانیان لەوێت چ گەندەڵیەکیان ئەنجام داوە و لەسەر چی دەرکران تەنها لە ئینتقامی ئەو قەزیا بوو ئەگینا من خۆم کوڕی منتیقەیەکم کە داهاتی ئەساسی لەسەر گەنم و دانێوەڵێ بەتایبەتی ئێستا جاران لە شارەزوو تەماتە ئەکرا سەوزەوات دەکرا بە زۆری تووتن ئەکرا ئێستا هیچ لەوانە ناکرێت تەنها بەرهەمەکە ماوەتەوە سەر گەنم خۆ ئەگەر گەنمەکەش پارەنەکە ئەوە ئیتر هیچ دەشی شار زۆرە بێ بەجێبێڵین بۆیە ئەو داکۆکیەی کە ئێمە و هاوڕێکانمان کردومانە خواگیان شاهیدە لەسەرەوە هەوڵی کە داومانە خواگیان شاهیدە لەسەرەوەی
ئەو ناوانەی کە باسکرا چ من چ غالب چ دکتۆر ڕێبوار چ سەرکەوت چ کاگۆشار عەبدوڵڵا ئەوانەی دیکەش هیچیان سەبەب نەبوون لە نەهاتنی گەرمی جوتیاران بەڵکو عەبادی بەهانەی بە هەرێمی کوردستانە بە ئەگەر وە لەسەر ئەساسی دوای ڕیفراندۆم ئەم قەزێش باشەوەستا بۆچی ڕیفراندۆم ناکەن هۆکارێک و باسی لێوە ناکەن لە کاتێکە ڕیفراندۆم بووە هۆکاری پشڕانی تەنانەت پەیوەندە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا و هەموو ئاڵۆزیە کە دروست بوو ێستا ژاسەوارەکەی ماوە بەڵام دێن ئەمە درۆزنەوە و دەیکەنە پاسا و لەوەی کە ئەحمەدی حاجی ڕەشید هۆکارە بۆ نهاتنی پارەی گەرمی بەڕاستی ڕیفراندۆم کاریگەری هەبوو بە دڵنیاییوە کاک جەلال چونکە دوای ڕیفراندۆم یەکسەر عەبادی داوای پلانی زەراعی کرد پلانی زەراعیش بۆی گەنمەکە نەکڕێ لە هەرێمی کوردستان پلانی زەراعی سێ فەقەرەی ئەوێ یەکەم ئەبێ ئەو ئەرزە بەناوی ئەوە بێ کە دانیوەڵەکەی تیاکە کە ئەمە لە کوردستان هەشتی وامان نییە چونکە تەسویە و عەقدی زەراعی و هەنێک گرێبەستە و هەنێک مەسەن ئەڕوا ئیجاری ئەکا زۆربەی خەڵک ئیجاری ئەکا گەرمی تیاکە بۆیە ئەمە بەهانەیەک بوو ئەیویست هەرێمی کوردستان لە چوارچێوە بنێ کە دوای ئەوەی برادران لێرە وتیان ئللا ئێمە ڕیفراندۆمەکەین دوایش تەکلیفیان لێ کرد کە ڕێگەی مەتارەکانیان بۆ بکاتەوە شایستەدارایەکانیان باتێ بیڵێ ئەوەی کە لەوە پێش نردوێتی دیسان بێتەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام خاڵی سەرەکی ئەو بابەتە بەهانەکانی عیبادی بوو یەکێک لە بەهانەکانیش مەسەلەی ڕیفراندۆم بوو زۆر باش سپاس مامۆستا یاخوا سەربەرز وەڵی من قەنەعەتم وایەکی بەس لەخوا بترسێت قەت شتێک ناکات خی پەرۆگار لێ عاجز بێت خۆی ئەبێ بەرژەوەندی و لە شتێکە هەبێکە بیکەی مەسە من بەرژەوەندیم چییە لەوەی گەنمی جوتیارانێ هیچ بەشمەوەسە هەر بەڕازم پارێگەنمی جوتیاران ئێستا خۆ بۆن منە ڕیفراندۆم نەما خۆ دوایەوە هەرێم چوشانی عراقی ماچ کردەوە خۆ ئێستا خۆیان دەڵێن ڕیفراندۆمان بۆ جیابوونەوە نەکردووە ئێستا بوو ئەم پارەی هەر نادرێت بڕە پارەکە قەبە بووە 500 ملیار دینار بوو ئەم 500 ملیار دینارە عەبادی دوای بڕیارێکی دەرکرد بوو کە ئەو بە سعری مەدعوم نایکڕێ پێمانوت عەبادی تۆ نیوە زیاتری ئەم پارەیە و داوە بە سعرە پێشووەکە ئێستا منطق نییە جوتیارە فەقیرەکە پارەی وەرنەگرتووە و ئەوانەی کە واستیان هەبوو پارەکەیان بە تەواوی وەرگرتووە لەوە کێشە دروست بوو تا عەبادی نەما عادل عەبدولمەهدی من لقام هەیە لەگەڵ عادل عەبدولمەهدیە لقاکەم 5 دقە بووە هەر لە مەمەڕێکا بەیەک گەیشتین 3 دقە قسەم لەگەڵ کردووە 2 دقەی باسی گەنمی جوتیاران بووە کە وعدی داینێ ئەو پارەیە سەرفەکە 2 جار 3 جار 10 جار چوینە لای دوای ئەو سەرفی نەکرد بۆیە بڕە پارەکە زەخامەتێکی هەیە ئەو قەرارەی عەبادیشە کاتی خۆی معرقل بووە قەرارەکەی عەبادی لە ئەنجومەنی وەزیران دەرکراوە ئەبێ قەرارێک دەرکەن پێچەوانەی ئەو قەرارە بەڵا بینەرانی عزیز نوێنەری تۆمان پێشکەشکردن ئەم جارش لە شارە زوورەوە ئەوەی کە بینیتان هەم گەشتێکی ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی سلێمانی بەناو بازاڕ و گوێبیستی ڕەخنە و پێشنیار و پێزانینەکانی خەڵک بوو و هەمەوەی کە وەکس لە سەرەتا باسمان کرد کرۆکی شارە زوور دەشتی شارە زوور جوتیاری شارە زوور و لە هەمان کاتا پارەی چەند ساڵی ڕابردووی گەنمی جوتیارانی شارە زوور بوو لە زاری خۆیانەوە ڕەخنەیان گرت لە زاری خودی مامۆستا ئەحمەدەوە وەڵامەکانیان وەرگرت لەوەی کە دۆسیەی پارەی گەنمی جوتیارانی چۆن بووە و چۆنیش چارەسەر دەکرێت و هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە هیوادارین ئەم بەرنامەیەش بینەری بوو بن بە دڵتان بوو بێت بڕیارتان گۆڕی بێت لەوەی کە لە دوای بڕیاری نوێتان ئەوە بوو بێت کە کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی سلێمانی ئەحمەدی حاجی ڕەشید بکەنە نوێنەری خۆتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە خواتان لەگەڵ